لەو لووتکەی کە لەبارەی سووریا بە بەشداری سەرکردەکانی تورکیا و رووسیا و ئێران لە ئەنقەرە سازکرا بە توندی جەخت کرایەوە لەسەر سەروەری، یەکێتی، سربەخۆیی و یەکپارچەی خاکی سووریا و بنەماکانی نەتەوە یەکگرتوەکان. هەروەها ڕێکەوتن کرا لەسەر لیستی لیژنەی داڕشتنی دەستور. لە کاتێکدا سەرنجی هاوبەش لە لووتکەی سێقۆڵی تورکیا و رووسیا و ئێراندا کە لە کۆشکی چانکایە بە میوانداری سەرۆکۆماری تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان و بە بەشداری سەرۆکۆماری ئێران حەسەن ڕۆحانی و سەرۆکی رووسیا ڤلادیمیر پۆتین بەڕێوەچوو بریتی بوو لە سەروەری سووریا و یەکپارچەی خاکەکەی لە هەمان کاتدا ڕێکەوتن کرا لەسەر لیستی لیژنەی داڕشتنی دەستور. سەرکردەکان هەروەها سەرجەمە و هەوڵانیان ڕەت کردەوە کە لە پێناو هێنانە ئارای هۆکارگەلێکی نوێ لە ژێرناوی بەرەنگاربوونەوەی تیرۆر لە سووریادا دەدرێن. لە بەیاننامەیەکی هاوبەشیشدا جەخت کرایەوە لەسەر دەستەبەرکردنی ئاسایش و سەروەری و یەکپارچەی خاک لە باکووری خۆرهەڵاتی سووریا لەسەر بنەمای ڕێزگرتن. هاوکات سەرکردەکانی دانەی بڕیارەکەی ئەمریکایان کرد سەبارەت بە بەرزایەکانی جۆڵانی داگیرکراو کە پێشێلکاریە بەرامبەر یاسا نێودەوڵەتیەکان. هەروەها ئاشتی و ئاسایشی ناوچەکە دەخاتە مەترسیەوە. ئەردۆغان و ڕۆحانی و پۆتین باوەڕی خۆیان خستە ڕوو لەبارەی ئەوەی ڕێگەچارەی سەربازی چارەسەری کێشەی سووریا ناکات و تەنها بە پێشەنگی سووریەکان و میوانداریان و بە ڕێگەی سیاسی کانەتەوە یەکگرتوەکان کار ئاسانی بۆ بکات دەتوانرێت کۆتایی پێبێنرێت. ئەو هەڵوێستی هەر سێ سەرکردەکە کە لە ڕاگەاندراوە هاوبەشەکەدا خرایە ڕوو لەو کۆنگرە ڕۆژنامەوانێدا ڕەنگی دایەوە کە لە کۆتایی لووتکەکەدا سازکرا. لەو بارەوە ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا وتی هاوڕاین لەبارەی یەکێتی سیاسی سووریا، پاراستنی یەکپارچەی خاکەکەی، پاراستنی ئارامی و دۆزینەوەی چارەسەری سیاسی درێژخایەن. ڕەجەب تایب ئەردۆغان دووپاتی کردەوە پێویستە بەرپرسیارەتی زیاتر لە ئەستۆ بگرن بۆ دەستەبەرکردنی ئاشتی لە سووریادا و وتی لە سەردەمێکداین کە پێویستە بەرپرسیارەتی زیاتر لە ئەستۆ بگرین. زیندوو هێشتنەوەی ئومێدەکانی چارەسەری سیاسی پەیوەستە بە هەوڵەکانی ئێمەوە. لەو باوەڕدام کە لووتکەی ئەنقەرە هەناسەیەکی نوێ دەبەخشێت بە قۆناغی ئاستانە. به میزبانی ترکیه و جناب آقای اردوغان ما شاهد بودیم. لای خۆیەوە حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئیسلامی ئێران باسی لەوە کرد قەیرانی سووریا تەنها بە ڕێگای سیاسی چارەسەر دەبێت و جەختی لەسەر ئەوەش کردەوە کە چارەسەرکردنەکە بە بەشداریکردنی گەلی سووریا بەجێ بگەێنرێت. ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیاش دووپاتی کردەوە قۆناغی ئاستانە کە رووسیا و تورکیا و ئێران گەرەنتیکارن تایدا کاریگەرترین میکانیزمە کە هاوکاری قۆناغی چارەسەری کێشەی سووریایە و وتی بە هەوڵە هاوبەشەکانمان سەقامگیری لە خاکی سووریادا دەستەبەر بوو. ئاستی تونند و تیژی کەم بووەوە. جێگەی ئاماژەیە دوای لووتکەکە سەرکردەکان ئاماژەیان بەوە کرد لیستی ناوی ئەو کەسانیان ئامادە کردووە کە بەشداری لە لیژنەی داڕشتنی دەستوری سووریا دەکەن.